سلێمانی سەرەتاژە چینەلای وریا حەمەکەریم. وریا سڵاوت لێبێ و لە ئێستادا نوێترین هەواڵ و زانیاری لە شاری لە پارێزگای هەڵەبجە تایبەت بە خۆپیشاندانەکان چییە؟ بەڵێ سارا لە ئێستادا خۆپیشاندان و گرتبوونەوە لە بەردەم باخی گشتی و سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە دەستی پێکردووە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ بەشێک لە دیمەنی گرتبوونەوە خۆپیشاندانەکانی چین و توێژەکانی هەڵەبجە کە لە خۆی لە مامۆسایان و فەرمانبەران و هەندێک لە هاوڵاتیان و کەسایەتەکانی هەڵەبجە بەشدارن بۆ هەوڵەدەیم چینە لای چەند هاوڵاتیەک بەڕێستان وەک ڕێخەرێکی ئەم خۆپیشاندان و گرتبوونانەی کە لە هەڵەبجە سازدەیرێت. بڕیارتان وایە ئەمڕۆ بڕیار لەسەرەوە بدەن کە بەردەوامی بە خۆپیشاندانەکان بدەن یاخود کۆتایی پێبێنن کە لە شەوی ڕابردوو قسەیەکە بوو لەسەرەوەی کە گوایە ئەمڕۆ بڕیار بدەن لەسەرەوەی کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنن. بەڕاستی ئەمە ئەمڕۆ بەردامیش دەبین جارێک چکەوە بڕیارەکە بێ هەموو دەستەکە بیدا چونکە بە حەقەت ئەگەر لە کاتێکە ئەمە پێویست نەبوو بێ لە ئێستا پێویستە نەک ئێمە شوێنەکانی تریش بە شێوەیەکی هێمنانە چونکە وەزعەکە ئەوەندە ئاڵۆز بووە ئەوەندە نابەرپرسانە بڕیارەکان دەرەچن ئەوەندە بە نابەرپرسانە هەڵوێستەکان دەرئەبڕێن تەنانەت نەک خەڵکێکی سیاسی نەک خەڵکێکی خێنەوار تەنانە خەڵکێکی ناوبازار خەڵکێکی نافامیدە بە وەزعەکانی تووشی شوک کردووە ئەنی ئەو ئێستا بینی تۆ لە ڕێگەیاندنەکان ئەوەی بینی لە بڕیارەکانی لایەنەکانە بڕیاری کتوپڕ و تەسەور نەکراو جا بۆ ئێمە دەڵێن نەک ئێمە ئەمڕۆ ئێمە دیارە من ناتوان بڕیار بدەم بڵێم ڕای بگرین یا ڕای نەگرین بەڵام بە هەر شێوازێک بێ ئێمە دەڵێم ئەسڵەن ئەمانە بەرداوامی پێ بدرێ بە شێوازێکی هێمنانە کە بیسەلمێنێ ئەو خەڵکە داوای مافی کردووە ئەوەی کراوە لە دەروی ئەم بازنەیە ئەوە شازە دەبێ نەمێنێ ئەوە شتێکی دروست کراوە دەبێ نەمێنێ چونکە ئەسڵ ئەمەیە خەڵکێک داوای مافەکە ئێستا لە پاڵ مافەکە کارەساتمان بۆ دروست بوو ینی خەریکە کارەسات بۆ ئەو هەرێمە دروستەکرێت کە هەر هەمومان بانگەشەمانە کرد حکوومەتێکی سەربەخۆی کوردی دروست بکەین بۆیە من لێرەوە بەڕاستی پەیام بۆ ئەوەی کە یەک زەڕە چۆن دەڵی لە دنیای سیاست بازی کردووە لەم مەیدانە بەڕاستی ڕۆژی ئەوەی هەر کەسێک ئەسپی خۆی تاودا بەڕاستی ئەمڕۆ خەریکە ئەجنداکانی دەوڵەتی ئەقلیمی پیادەکرێت لە وڵاتی ئێمە ئەوانی کە بە خەیاڵ باسەکران خەریکە دەبنە واقع بۆیە پەیاممانەوەی لە پایتەختی ئاشتیەوە ڕجا ئەکەین هەر کەسێک